سڵاوی کامەران حاجی عومەر و تیمی باسی ڕۆژتان لێبێت. ئەم جارە بە دوواداچوون دەکەین لەسەر بڕیارێکی وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان سەبارەت بە ڕێنماییە کە داوا لە کۆمپانیا و پارێزەرەکان دەکات ئەوانەی کە پابەندی ڕێنماییەکانین ئەو کرێکارە بیانیانەی کە هاتوونەتە هەرێمی کوردستان ئیقامەیان نییە بە ڤیزە هاتوون یان خەڵکانێک ماوەیەکی زۆرە ئیقامەیان نوێ نەکردوتەوە دەبێت تا یەکی یەک ئیقامە نوێ بکەنەوە پێچاوانەوە کۆمپانیاکان و پارێزەرەکان تووشی سزا دەبن. بابزانین ئەو سزایانە چییە؟ سەرپێچیەکانی کۆمپانیاکان کە دەڵێن بازرگانی بە کرێکاری بیانی دەکرێت لە نێو هەرێمی کوردستان لەولا لەلایەن هەندێک کۆمپانیاوە ئەو سەرپێچیانی و بازرگانیانێت چییە؟ ئەرێ بەڕاست کۆمەڵە کرێکارمان هەیە کرێکاری خۆمانن بەردەوام گلەییلەوە دەکەن دەڵێن کار نییە کەسابەتی نییە کەچی ژمارەێکی زۆری کرێکاری بیانی تاوەکو ئەو دەقەی من قسەی لەسەر دەکەم کرێکارێکی زۆری بیانی دێتە هەرێمی کوردستان چەندە هاتنی ئەو کرێکارانە لە خزمەتی ئابووری هەرێمی کوردستانە. پێم بڵێ سەبارەت بە هاتنی کرێکاری بیانی ڕات چییە تۆ؟ پێشەشی بخێر بێن سەر چاومان بەنسبەت کرێکاری بیانی من حەزم لێ نییە کرێکاری بیانی بێت بەڕاستی حەز ناکەی بۆ نەخێر حەز ناکەم بەڵام لە عینەن کاتیش ئەگەر وەستایەکانی خۆمان و کرێکارەکانی خۆمان ئیشەشی بە تەواوی بکەن هەر کاتەجێ ئەگەر کرێکاری بیانی ئەمە لەو ماوەی کەەوە کەرەنتین بوو کرێکاری بیانی وەستای بیانیمان نەما نەخێر نەما باش بوو نەما وەکو لە بۆ وەستایەکان باش و بەڵام یعنی وەکو دەرفەتەك ئیشەکانیان گران کرد دەست حەقەکانیان گران کرد حتا کرێکارمان بەدەست نەدەکەن لە بۆ خانی ئەم بەخۆم ئیشی خانی دەکەم خانی دروست دەکەم بەڵام کاتێک کە هات یعنی پێم دەوە کاکە وەرە ئیشێ بکە دەوە تااقەتم نییە یان بەوە دێکمتر نایم ئەگەر نام بخۆم لەگەر هاتمە بەستەوەی ئەگەر بۆ خۆمان ئیش بکەین با کرێکاری بیانی ئەگەر تەمبەڵ بین با کرێکار با کرێکاری بیانی بێتن ئێستامە تەمبەڵی یان ئیشکەرین بەخوای ئیشکەری وەکو ئیشکەر ئیشی دەکەی ئیشمان جوانە بەڵام دەحەت چاومان لەس حەقی زۆرە سەبارەت بە کرێکاری بیانی چی دەڵێی تۆ؟ بە قورئان بۆەوەندە زۆرە لە کوردستان خەلەل چییە؟ خەلەل چیە؟ خەلەل ئەوەی خەڵکی خۆمە کەم ئیش دەکەن کەم ئیش دەکەن ئەتو ئێستا ئیشت بە وەستایەکی بێ بە عەمەلێکی بیشلو ناکە نایکە 20 کیلوواتر لەگە دەکەن ئێستا کرێکارێک ئەمەلەیەک جێ لێ بدەرێ وەڵای ئەو برادەرە سەوی فەرمووە بەو شێوەیە نییە وڵای ئەو جەم بەڵگەم پێ نەگەوە بەڵگەت هەیە هەرێ دەڵێی چی سەبارەت کاک کامەرە ئەوە وەخت خۆی کە موچە و خەڵک گوزەرانیان باش بوو ئەو عەمەلە بیانیانە هاتن ئێستا نەگەڕاینەوە ئێستا نەگەڕاینەوە یەک دقە تۆ دەڵێی نەگەڕاینەوە ئێستا خەڵکێکی زۆر داوا دەکە کرێکاری بیانی بێتە هەولێر بێتە سلێمانی چێ لە چێن دەرداوا دەکرێت لە زۆربەی ماڵەکان خزمەتکاریان ئەوە خزمەتکار جیاوازە بەس کابرا کەسێشکە گەنجەکە پێویستی بەکار و کاسبیە ئەوە باشە لایشکەیە باشە ئەگەر ئێمە بەڕاستی هەمومان حەزمان بە ئیش بی پێویست دەکات کرێکاری پێویست ناکە گەر هەموو لە خۆمای خۆمان بکەین ناوەڵ پێویست ناکە کرێکاری بیانی تۆ لەگەڵ هاتنی یان ڕێگات گرتن نەیە خۆمان ئیشکە باشترە خۆمان ئیش دەکا بە باش لۆیش ناکە مەران لۆیش ناکە باشە ئەتو چ دەرێ سەبارەت خەڵکێکی زۆر لەم قەیرانە ئێستا من زۆر لەو برادەرانە جێویست دەم و گەنجان جێویست دەم دەرێ کاکە ئیش نییە ئیشەیە ئیشەیە ئەوی هەندێک دەرێ ئیش نییە وەنیە ئەو ئیشێ ئەوی کاسبی شەر دەبی بایەوەی خۆی دەکا ئەوی کاسبیش نەبی شێ ناکە خەڵکێک دەرێ کایش پارەش نییە پارەوەی خۆریە وەچ خۆرێ ئارێ وەڵا پارە هەیە پارە لونیە باشە تۆ چی دەڵێی سەبارەت ما ئیشێ لە خۆی بەزیاد ئیشەیە تەبعاً چۆن ئیش نییە کەوایە کە دەڵێ ئیش نییە ئیشەیە کابراکە کاسبی شەیە هەموو شتێکەیە تۆ کرێکاری دەکەی وەستای چی وەستایشی دیکۆراتی دەرەوە باشە ئێستا ماوەی بەر لە ئێستا خەڵک لە ئێران لە تورکیا کەمتر دادیش بکە ئێستا ڕێ هەیە بەخۆی ئێستا ڕێ هەیە دوو شتێ ینی لە ئیشی کرێکاری بیناسازی دوو پرسێکیان کۆمەڵێک کۆمپانیای بیانی دێن بە پارێکی زۆریش دەکەن کۆمەڵە خەرشی
ئەوانەی پێیان دەرێن پەناهەندە و ئەوانەی پێ دەڵێن بەهەرزان نیش دەکەن باشە ئێستا تۆ دەڵێت و کرێکار بێ یان نی ئێستا خەڵکێک دەڵێ وەستاکانی خۆمان بەشی زۆریان پارە زۆر وەردەگرن هەر ئەو کرێکارانەی بیانی نەمینێن پارەکانیان دەسەقیان دەکەنە دووقاش شتیوانە شتیوانە ئەو کرێکاری بیانی بێت ئێرە دەستی کاریەکانە ئەوە دەبیانی کرێکم ئێستا ئیشیان نییە ئیش هەیە بەس کرێکم دەبێت کرێکم دەبێت تۆ لەگەڵ نهاتنی ئەوانی ئەمن لەگەر نهاتنی ئەوانم لە بۆ دووشت یەکیان ئەو پارە یانی لە ڕووی اقتصادیەوە ئەو پارەیە دەڕاتن لە بۆ دەرێ دەستە وڵاتێشتر یانی ناخۆمان تەبادل ناکە وەستای گەورەماندی نەبی بازار چۆنە لەخوای بەزیاد کرێکارەکان خۆمانینیان بێگان خۆمانەیە خۆمانیە بەس گلەیمان زۆرە لە حکوومەت بۆ چی بووە گلەیەکانمانەوە ئێستا کرێکارمێ سارانە مەعاشێک زیاتر دەی بدەمە زەمان ما عەدەی زەری بە و ما عەدەی شارەوانی و سەع و هەرچی دێ ماگانە و سارانە پارێ خۆی وەردەگریت کرێکاری بیانیش دێ لە وڵاتی بەکەیف خۆی ئیش دەکا سەرۆت سامانێ وڵاتی هەمووی دەبات و کەسیش دێ پێچنەوە چی ناکا هیچ سارانەشی لەوە ناچێت بۆ چونی دەبی دادپەروەری هەبی ئەگە دادپەروەری هەبی ئەمە هیچمان لەبەردرنی ئێستا من زمانم هەیە سێ شاگردم لە زەمان نووسراە هەرچێک شاگرد سارانە پارەی خەیاڵیم لێوە دەگرن لە هەمان کاتیشدا لە بەرامبەرە ملەتنی لە هەر شوێنە چیتر سەدان کرێکاری بیانی هێوش ساڵانەیەک دیناریش نادە بە سەرۆت سامانەکەمان دەبا هیچ دادپەروەریەک لەو حالەتەیدا نیە ئێمە ئێستا لە بەڕێبەراتی نشینگەی هەولێرین لەم شوێنەدا وەک دەبینیم ژمارەی زۆر لە پارێزەران کە مامەڵی ئەو کەسانە دەکەن کۆمپانیاکانیان ئەو کەسانی کە لە دەرەوە دێ ئەوان بریکارن لێرە ئیقامە یاخۆ نشینگەی ئەو کرێکارانەی کە لە دەرەوە دێنە هەرێمی کوردستان وەردەگرنەوە وەک دەبینن یعنی من چارێکێک 20 دقە دەبێ لێرە وەستاوم بەردەوام ناو دەخوێنێتەوە واتە ڕێژەی هاتنی کرێکارانی بیانی بۆ هەرێمی کوردستان سەرەڕای بوونی کۆڕۆنا سەرەڕای بوونی بربەستی زۆر لە زۆر وڵاتانی دنیا ڕێنمایی هەیە کە ڕێگا نادات لەوەی خەڵکانی خۆی هاوڵاتیانی خۆی سەردانی وڵاتانی دیکە بکەن بەڵام ئەو دەبیندرێ بەردەوام ناو دەخوێندرێتەوە ئیقامە بە کرێکارانی بیانی دەدرێ کاکی ملماندوو نەبی جانەکەم چۆنی تۆ ناو دەخوێنی و ئیقامە دەدەیت بە دەرچووە چەند دەرچووە ئەوڕۆ ئەوانەی دەرچوو ڕۆژانە وڵە زۆر دەردەچی چەند ینی بۆ نمونە 200 دەردەچی بە بەردەوامی نوێبوونەوەی یان نوێنە نوێنە ینی ئەوانە دێنی قامەکەی نوێ دەکەنەوە باشە ئەگەر تۆزە خۆت بینێ پێشتر نوێبوونەوەی یان تازەیە بەخۆ هەندێکیان تازەیە هەندێکیان تازە هاتینا هەندێکیشیان نوێ دەکەنەوە ینی لێرە ئیش دەکەن بەردەوام ئەوان لێرە ئیش دەکەن دوێن دەبی ئیقامی خۆیان نوێکەنەوە باشە زۆربەی ئەوانەی کە داوای ئیقامە دەکەن لە چ وڵاتێکن بخۆ تێکەراوە وڵاتانی هەموو وڵاتش تێدا هەمووی تێدا باشە ئەو ئیقامەیە بۆ ماوەی چەندە بەجێری پاسەپۆرتەکەیە ئەم تۆ پارێزەری نوێنەرم نوێنەری کۆمپانیامە بەڕاستمی لە وەزارەتی ناوەخۆ هەوێمانەیە باش ئێوە کرێکار دێنە کوردستان نەخێر ئەمە کرێکارمان هەبوو قەدیمەن لێرە کە کار دەکەن لەو کۆمپانیامان کۆمپانیەکەتان چییە؟ کۆمپانیەکەمان بیناسازیە بیناسازی خەڵکی بێگانە دەهێنە کوردستان؟ ئەمە ناهێنین هەر 5 ساڵ بەر لە ئێستا هاتوونە هەر لێرە ناو یعنی ئەمە ساڵ بە ساڵ لێیان نوێ دەکەنەوە ئەوە نییە پیزەی بە ویزەی نوێ بێن باشە 5 ساڵە ئەوان لێرە کار دەکەن ئێستاش بەردەوامن باشە ئەو کرێکارانە خەڵکی چ وڵاتێکن؟ هیندستانە باشە ئەی خەڵکی ئێمە ناتوانێت ئەو کارە بکە؟ با دەتوانین ئێمەشمان هەیە ئێمە یعنی خەڵکی لای خۆشمان هەلەخنەمە ئیشەکەن نەک بڵێن باز هیندیەکان باشە چ دەکەنەوە هیندیانە لە کورد؟ بینا دروست دەکەن بەڵام خەڵکی خۆمان هەموو شتێکمان هەیەندا زیارمان هەیە بینا سازمان خەڵکی خۆمان زیاترە لەوەی کە هیندیەکان بەڵێ هیندیەکان کرێکارن بەس خەڵکی خۆمان مهندسن و هەموو معمارن وانە یعنی ئەوان ئێستا تۆ ئیقامە بۆ چەند ماوەکەی چەند ئەوەندەی وەردەگری ساڵەکەیان زیاتر ساڵەکە بۆ 1 ساڵە ساڵی وەردەگری دەتوانی زیاتر وەگریان نه نەخێر زیاتری نییە 6 مانگەیان ساڵەکە پارە دەدەن بە حکوومەت ڕسومات بەڵێ ڕسوماتی حەقی ئیقامەی باز دەوە دەکرێت کێشەی گەورەی هەیە لەسەر کرێکاری بیانی خەڵکێکی زۆر لێرە ماوەتەوە خەڵکێکی زۆر ئیقامەی نییە کۆمپانیاکان بەشێکیان دەیانەوێت فڵتوفێر بکەن خەڵکێک دێهێن و دواتر بە ڕێگای قاچاق بەم لاو بەولە لە ڕێی بەغداوە ڕەوانەی دەرەوە دەکەن ئەمە تا چەند ڕاستە
بەخۆی ئەوە دەکەوێتە سەر کۆمپانیایەکە ئەو هەندێک کۆمپانیا هەنا پێشتر ئەوە هەبووە یعنی کۆمپانیای وەهمی هەبووە بەڵام ئەو کۆمپانیانە وەهمی بەڵێ چۆن ینی کۆمپانیا وەهمی هەندێک کۆمپانیا وەهمی هەبوون کە ئەوراقیان هەبوو مەزبوط بوو بەڵام با بڵێن ئۆفیسیان نەبووە یان شوێنی کاریان نەبووە بەخۆی پێی قانون لە هێنانی کرێکاری بیانی چی بووە گەر وەهمی ئەوان بخۆیان کرێکار نێنن با بڵێن بە پێی قانون کەسێکە بۆ نمونە سووری لە وڵاتی خۆی داوای فیزە دەکە بە ڕێگەی ئەلکترۆنی فیزە ئەلکترۆنی وەردەگریدێتە هەرێمی کوردستان بەڵام ئەگەر بیۆدی ئیقامە دروست بکات دەبێت لەو شوێنە بێت لەو کۆمپانیایە بێت بە فعلی کار بکات ئەو کۆمپانیایە کەفاالەتی بکات و ئیزراعاتە قانونیەکان بکە عقدی عمل و فۆرمی سینوێ بۆ نمونە ئەمانەیە بە پێی قانون ئێستا ئیشەکان چۆن بەڕێوە دێت کاروبارەکان چۆن بەڕێوە دێت ئێمە دەستخۆشی لە هەموو ئەو کارمەندانی ئێرە دەکەن وەڕاستی زۆر ماندوو هیلاکەن بەڵام بخۆتان زان دەدینە بینایەکە کەونە و ئێتر شوێنەکەی باشە کێشەی بینامان هەیە کێشەی بنا هەیە بەڵام کێشەی سیستەم هاتنی ئەو کرێکارانت پێڕاستە لە ڕووی یاساییەوە ینی بەو شێوەیە ئابووری کوردستان دەکا یان پێویستی بە پێداچوونەوە هەیە من یەک بخۆم محامیمە ئەگەر هەرچەند بۆ نمونە ئەو شێریکەی کە من وەکالەم هەیە ئیشی لە بۆ دەکەم کرێکاری بیانی زیاتر بێنێ لە بۆ قانزازە لە بۆ عابی خۆم وەردەگرم بەڵام من یەک بخۆم پێم باش نییە لەبەرەوەی هەر کرێکارێکی بیانی کە دێ لێرە ئیش دەکا بۆ نمونە زیاتر بەگلادیشی و نیپالی و غانای و مسڕی ئەوانە کە دێن لێرە ئیش دەکەن بواری کارکردن لە بۆ گەنجی خۆمان زۆر کەمتر دەبتەوە لەبەر ئەوان دێن لێرە بە نرخێکی کەمتر کار دەکەن. لە تەواوی هەرێمی کوردستان هەر کرێکارێکی بیانی کە بیوێت بێتە هەرێمی کوردستان لە ڕێگای لە دوو ڕێگاوە دەتوانێت بێتە هەرێمی کوردستان لێرە ئۆنلاین هەیە سیستەمی ئۆنلاین لە ڕێگای ئینتەرنێتەوە فۆرمی تایبەت هەیە پڕکردنەوە دەکات کرێکارەکە دەتوانێت بۆ خۆی فۆرمەکە پڕکاتەوە و ڕێگایەکی دیکەش لە ڕێگای کۆمپانیەکان و لە ڕێگەی پارێزەرەکانەوەیە ئەم خاتونە پارێزەرە کاری کرێکارە بیانیەکان و کۆمپانیەکان دەکەیت زانیە باشە من لێرە دەمەوێت بپرسم خەڵکێکی زۆر دەبینم خەڵکێکی زۆر دەبینم ئێستاش بەنیازن بێنە کوردستان داهاتێک بۆ خۆیان ببنەوە چەندە دەڵێن کوردستان لە قەیرانە موچە نایە و نازانم چی پێت وایە ئەوەی دێتە کوردستان هەمووی دەستی کار بن خەڵکی کوردستان پێویستیان بۆ خەڵکە بێ یان بە شێوەک لە شێوەکان وان نییە سەرەتا بەخێراتنتان دەکەم بەڕێی من باشتر وایە خەڵکی خۆمان دەست بکات بە کارکردن نەوەک ئێمە پەنا ببین بۆ خەڵکی بیانی کە لێرە کار بکات بەڵام هەندێک اختصاسیانێ وەکو جێبز بوومە دەڵێن لە کەرتی نەوت ئەو کەسانەمان نییە لە کەرتی تەکنۆلۆژیا یان دەرمانیان نازانم چێ وایە بەس هەموویان تەکنەلۆژیا و نەوت نییە ئێمە بواری ترمان هەیە کە لەوانەیە خەڵکی ناوخۆمان زیاتر پێویستی بۆ کارە هەبێت لە خەڵکی ئەوانەی دێن چێن زیاتریان سووری طبعا سووری زۆرن بەنگلادشی زۆرن طبعا بەو ئەخیرە قەرارێک دەرکراوە کە ئەو بەنگلادشیانەی پێشتر نیان دەتوانی ئیقامەیان نوێ بکەنەوە یان ئەوانەی لە سەفارەتی بەغداوە داخل لە ڕێگەی سەفارەتی بەغدا داخلی هەرێم بوون کە نەدەکرا بکرێتە ئیقامە ئێستا تعلیمات دەرکراوە ڕێنمای نوێ دەرکراوە کە دەتوانن کارتی نشینگەیان هەبێ بە شێوەیەکی نظامی هەڵدەستن بەدانی ڕسومات و دەبنە خاوەنی کارتی نشینگە لە هەرێمی کوردستان تۆ گوتت نوێنەری کۆمپانیا باشە بەس پێم بڵێ ئەوە بۆ کرێکاری بیانی دەینە کوردستان هۆکار چییە خەڵکێکی زۆر هەیە گەنج چوزانم کە خەڵکێک هەیە لە ماڵ دانیشتو دەرە کار نییە ئێوەش کرێکار دەین چێ مەسەلەوە ئەمە وەکو کۆمپانیای ئەمە کرێکاری دەستی کار لە دەرەوە دەنین کرێکاری ئافرەت دەنین لەوانەیە خزمەت گوزاری ماڵ دەکەن ئەوانەی خزمەت گوزاری ماڵ دەکەن ئێستا داواکاری زۆر هەیە خاصن لەو نەخۆش و پەکەوتەکان ئەوانەی دەوڵەمەندن ئەوەشمان نییە ئەوە دەوڵەمەندمان هەیە ئەوەی یعنی دکتۆرەکانە برێنەوەوانەی کەوانەی داواکاری زۆرە یعنی ئێستا چەند پێویستیمان بە چەند ئافرەت هەیە کە کاری خزمەت گوزاری بکە لە ماڵان بۆ نمونە ڕۆژانە چەند دێتە کوردستان ئەمە باوەی خۆمان ئێستا ڕۆژانە چەندی بێ هەمووی سەرف دەبێت چەندی بێ سەرف دەبێت داواکاری هەیە بەکو داواکاری زۆرتر لە هاتن
داواکاری زۆرتر لە هاتن خۆی ئەمە وەکو کۆمپانیمان مەشروعی ئەوەشمان هەبوو کاتی خۆی کرێکاری خۆمان بەیش بیقین بەڵام کرێکاری خۆمان وەکو پێویست کار ناکەن باشە بۆ ئافرەت هەیە لە ماڵەوە ئیشی نییە لە دوای کار دەگەڕێت بۆ ئەوە ینی خۆمان ئەو کارە ناکەن ئەوەی خۆمان کرافرەتی خۆمان کەم دەگرن لەبەرەوەی دەرێن زۆر مەسەڵەن وەکو پێویست کار ناکەن باشە هەر کرێکارە کە دێتە کوردستان خزمەت گوزاری ماڵ چەند پارە خاوەن ماڵەکە دەدا هەتا دێتە ناو ماڵەکەی حسب جنسیەکەیە لە $3000 هەیە هەتا $7000 ئەوە حسب جنسیەکە یعنی ئێستا داواکاری زیاترە لە داواکاری زیاتر لە هاتن باشە سای تۆ بەنگلادیشی لە بەنگلادیش هاتێ بەغدا بۆ نهاتێ هەولێر بە مەتار بۆ دەیتە هەولێر تۆ پێشتر چیتە بەغدا ئێستا دەیە هەولێر بۆ هاتووی هەولێر ئەوانە هەموو هەواڵی تونە برادری تونە باشە هەموو داهاتون و کار بکەن لە هەولێر جەنابی مقدم سڵاوت دەبێ کۆمپانیەکانمان زیاترە کە لە لیستی ڕەشن یاخود پارێزەرەکان کۆمپانیەکان زیاترن خۆی کاک کامەرەمە ڕوودکەمەوە هەر بیانێک کە دێت ئەو وڵاتەی سەرەتا ڕێکارەکانی لێ ڕادست پێ دەکەن ئێمەش بۆ ئەوەی مافەکانی زامن بکەین وەزارەتی ناوخۆ چەند نەموزەشی بەڵێن نامەی داناوە هەر بیانیە کە دێ سپۆنسەری هەیە چ سپۆنسەرەکە یاخود کۆمپانیایە یان پارێزەر لە ڕێگایوانەوە ئەو کۆمپانیا و پارێزەرانە لێرە بەڵێن دەدەن کە ئەو بیانیان دەدەینن کارەکانی ڕێکارەکانی نیشیگیان بۆ ئەنجام باشە بەس تۆ پێم بڵێ ئەوە دەزانین یانی ئەوە پێشتر باسمان کردووە ئەم کۆمپانیانە چیان کردووە ناویان لە لیستی ڕەشا فێڵەکانی ئەوانم پێ فێڵەکانی ئەوان بیانیان هینە و ڕێکارەکانی نیشیگیان بۆ ئەنجام نەداوە یعنی چارەنووسی ئەو بیانی کە هاتووە دیاری نییە هەتا ئێستا ڕێکارەکانی ئەنجام نەداوە هەمووی لە کوردستانە لە شارەکانە لەسەر شەقامن یان لە شوێنە کار بەو شێ زۆر بوون ئەو کۆمپانیانە ئەو کۆمپانیان طبیعی ئەو ساڵدە کۆمپانیامان هەیە کراونە بلاکلیست ینی کەمتر بۆ بەراورد بە ساڵی پار و پێرە لیستەکە چەند دەژماریان 164 کۆمپانیا تا ئێستا ئەوانەی کەوان ناویان لە بلاکلیستە لە وەزارەتی ناوخۆ باشە ئەوانەی دەبینن ینی زۆر جار قسە لەسەر ئەوە دەکرێت دەڵێن بازرگانی بە کرێکاری بیانی دەکرد یان دەبینی کرێکارێکی زۆری بیانی لە شەقام کەوتووە ئەومە کرێکاری هیندستان ئەمە بەنگلادیش ئەمە نازامی چ وڵاتێکە لەو لاوە هاتووە خەڵکێک دەڵێ کاکە تیکیتم نییە پارەم نییە کەسیش نییە ڕەوانەی وڵاتم بکاتەوە ئەمە 164 کۆمپانیایە کە ناوەکانی ئێستا هەمووی لەژێر دەستی مندایە هەموویان خراونەتە لیستی ڕەشەوە باشە پێم بڵێ پارێزەر بۆ ئیشی ڕەش دەکا پارێزەریش بە هەمان شێوە کۆدی وەزارەتی ناوخۆ پێ دەدێتن کەوا بۆی هەیە بیانی بێنێتەوە وڵاتە بۆ بەرژەوەندی کۆمپانی ئەو کۆمپانیەکەوە کاری دەکەن ئەمانش بە هەمان شێوە ڕێکاری نیشینگەی بۆ ئەنجام نەداوە یعنی کرێکاری هیناوە و ئیشەکانی لە قازانجی ئەوان چی بووە لەوە زۆر جاری وا هەیە یعنی پارێزەر دەهینی دەیداتە لایەنێکی تر دەیداتە کۆمپانیایکی تر مقابل مەبلغێک پار هەر کۆمپانیا کە دێتە ئێرانە پێش وەختا ئەمەکە کاری بۆ بکەین سیر دەکەن کە ئەوراقی کۆمپانیاکەی 2020کە باج خۆیداوە بە حکوومەتیاننا بەڵام هەر شخصە کەسێکی بیانی کە دێتە بۆ لایمە ئێمە نووسایی بۆ دەکەین بۆ دەستەبەری کۆمەڵایەتی کە لەوێن دەر ناونووس بکرێتن لە شوێ ئەو ئاقدێکە لەگە کۆمپانیاکەی هەیتی کەوا ینی پێشتر قسە دەکرا باج نادەن پابەندی ڕوسوماتین ئەم شتە ڕاست نییە هیچی ڕاست نیە ئێستا کە بە بەڵگە کەلامانە کە شەریکاتێکەوە وەکو ئێستا ئەو شەریکاتانە کە کتابمان بۆ کرد بۆ کار تاوەکو کار لای خۆی ناونووس نەکەوت نەسویتە شوێنی ئەو کۆمپانیا کە چێک نەکاتن کە ئەو کۆمپانیا لە ڕێی شوێن و کان و کارەکانی کە کاملی تەواوە جوابی نادرێتەوە کە لەوێ نووسکەوەی قامە نادەن نایدێن بەڵام هەندێک کەس لە وڵاتی دەوروبەردێتە کوردستان کارەکەش دەکای قامەش دەرنانی دوای دەگەڕێتەوە دیسان دەگەڕێ ئەمە کێشە نییە بەڕایتۆ وەڵا هەی لەسەر ڤیزەکەیە نیست ئەو وڵاتانی کە بەبێ ڤیزە دێتن ماوەی یەک مانجیان هەیە ئەو یەک مانگەش کە دێتن ڕسوماتی خۆی هەیە کە لە حدود لی وەردەگیرێتن بەڵام ئەوەش بە مەحدودە ماوەیەک بەر لە ئێستا ڕێنماییەکتان دەرکرد و سەبارەت بە پابەندی کۆمپانیا و پارێزەرەکان تا چەند پابەندبوون هەیە لەلایەن کۆمپانیا و پارێزەرەکانەوە کە ئێوە دەڵێن دەبێت لە یەکی یەک کۆتایی پێبێت ئێمە
بەمەبەستی نەهێشتنی دیاردەی کەسی بیانی بە شێوەی نایاسایی لە هەرێمی کوردستان بە تایبەتی سنووری پارێزگای هەولێر ئەو ڕێنمایە لە وەزارەتی ناوخۆی بەڕێزەوە دەرچووە بۆ هەموو هەرێمی کوردستانە. ئەو ڕێنمایە بۆ ئەوەیە وەکو دەڵێ بەخشینێک بۆ ئەو کەسانە کە لێخۆشبوون لە غەرامەکانیان، بەڵام ئەوانەی کە بە شێوەی نایاسایی هەتا ئێستا لە هەرێمی کوردستانن ئەو ڕێنمایە دەرچوو و بە خۆشحاڵیەوە پابندبوونێکی باش هەیە چ لەلایەن سپۆنسەرەکانیان لەلایەن کۆمپانیەکانەوە و ئێمەش لێژنەکانی بەدواداچوونمان بەردەوامن بۆ سەردانیکردنی ئەو شوێن و کۆمپانیانی کە تا ئێستا نەهاتوون بۆ ئەوەی کە نشینگیان بۆ تاو بکەن بە خۆشحاڵیەوە بەدەنگ هاتنەوەیکی زۆر باشی درێژ دەکرێتەوە دوایین مۆڵەت بە پێی فەرمانی وەزارەتی ناوخۆ هەتا کۆتایی ساڵ. باشە پێشتر قسە لەسەرەوە دەکرێت بە هەزاران کرێکاری نایاسایی هەیە لە هەرێمی کوردستان. ئێستا چۆنە دۆخە؟ ئێمە ناتوانین بڵێن بە هەزاران ڕەنگە بژمارەکە گەورە کرابێت بەو شێوە نییە، بەڵام ئێمە قسە لەسەر داتاکانەکەین بە سەدانە بەڕایەوە بەڵێ بە سەدانە لە سنووری پارێزگای هەولێر دەتوانین بڵێن ئێمە چکە وەکو جەناب تەزانی لە سنووری پارێزگاکانی تری هەرێمی کوردستانیش ڕێنمایەکەی وەزارەتی ناوخۆ بۆ هەموو هەرێمی کوردستان. کەوایە ئەمە کاریگەری دەبی لەسەر کەمکردنەوەی کرێکاری نایاسا. بە دڵنیایی ئێمە کە ڕێنمایی کە دەرچووە هەتا کۆتایی ساڵ کاتێکی زۆر باش دراوەتە کۆمپانیەکان بۆی ئەو کەسە بیانیانەی لە سنووری هەرێمی کوردستانن چ نشینگەیان نییە یان نشینگیان ساڵانی پێشوو بەسەر چووە بۆ ئەوی لە کۆتایی ساڵی 2020 سەررجەمەوە کەسە بیانیانە نشینگیان هەبی و بە شێوەیەکی فەرمی لە هەرێمی کوردستان. باش لە بەڕێوەبەرایەتەکەتان 164 کۆمپانیا 35 پارێزەر ناویان خراوەتە لیستی ڕەشەوە. چیان لەگەڵ دەکەن؟ خستن یعنی هەر تەنیا ناویان بچێتە لیستی ڕەشەوە کفایەتە ڕابگیرە سزاکانیان چی؟ بە ناچاری دەبێت سزای دارایی بەکاربێن. لەبەرەوە ئەو کۆمپانیانێک کە لە ڕابردووە خراونەتە لیستی ڕەشەوە بەهۆی پابند نەبوونیان بە ڕێنمایەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لە هەمان کاتدا کەسی بیانی زەرەرمەند بووە. کەسی بیانی زەرەرمەند بووە. بە دەرلەوی حکوومەت زەرەرمەند نەبووە؟ حکوومەتیش بە دڵنیایی لە خۆدزیینەوەی ئەو کۆمپانیانە لە پاکتاوکردنی ئیشکارەکانیان چکە ئێمە هەر کۆمپانیایەک بە پێ ڕێنمایی حکوومەت وەزارەتی ناوخۆ وەزارەتی داراییش هەر کۆمپانیایەک ئەگەر پاکانی باجی ساڵی 2020 نەکرد بێت ئێمە کارەکانی لای خۆمان ڕادەگرین هەتا پاکانی باش دێنێ. باش خەڵکی ئێمە دەڵێ کاکە بەئیشی کار نییە کەچی من تەمەشا دەکەم کۆمپانیەکان پارێزەرەکان دەڵێ کاکە داواکاری زۆرە لەسەر هێنانی کرێکاری بیانی چی ڕوودەدا؟ هەلی کارکردن لە هەرێمی کوردستان زۆرە، هەلی کارکردن بۆ کەسانی بیانی کە دێن بەردەوام ڕۆژانۆکو جەنابتان ڕەنگە بینیتان ئێستا ڕوو لە زیادبوونە کارکردن لە بوارەکانی وەبەرهێنان یان ئەو کرێکارانی ئەو دەستی کارکە لە ماڵەکانە ئیش دەکەن یان لە بوارەکانی تری وەبەرهێنان و بازرگانی ڕەچاوەکەین کە پێشوەچوونێکی زۆر باش هەیە و خەڵکی بیانی بە هەموو ڕەگەزەکانەوە لە وڵاتانی دەوروبەر ئێران و تورکیا یان لە سووریا یان لە وڵاتانی ئاسیا و ئەفریقا و حتا وڵاتە ئەوروپیەکانیش کە بە گوێرەی پێویستی کۆمپانیەکان کە دانهێنن کرێکاری ئێرانی دێ کرێکاری تورکی دێ بەڵام تەمەشا دەکەین باج نادەن ئیلتیزامێکی ئەو تویان لەسەر شان نییە بەبێ ڤیزە دێنە کوردستان. ئەوانەی کە بەبێ ڤیزە دێنە هەرێمی کوردستان پابند کراون لە دوای مانگێک دوای ئەوە سەردانی بەڕێوەبەراتی نشینگە بکەن ئەو ڕێنمایە کە دەرچووە کە لەلایەن وەزارەتی ناوخۆوە بۆ هەموو وڵاتانە دەبێت نشینگیان هەبێت کە نشینگەشیان هەبوو سپۆنسەریان هەیە ئەوان سپۆنسەرەکان بەرپرسن لە ئەو کەسە بیانیانێکە لێرەن ڕاستە بەبێ ڤیزە بەڵام هاتنە ژوورەوان بۆ ماوەی مانگێکە لە ماوەی ئەو مانگەکە هەلی کاریان دەستکەوت و دواتر دەست بە ڕێکاری نشینگە دەبێت. لەم بە دوواداچوونە بۆمان دەردەکەوێت
سەرڕای ئەوەی کە وەک دەبیندرێت موچەت دواکەوتووە بە شێوەک لە شێوەکان لەم لاو لەولا باس دەوە دەکرێت لە کوردستان ئابوووریەکەی وەکو پێویست نییە بەڵام ئەوەی بۆمان دەرکەوت لە بەڕێوەبەراتی نشینگەی هەولێر داواکاریەکی زۆر بۆ هێنانی کرێکاری بیانی بۆ نێو هەرێمی کوردستان و هەولێر هەیە بەڕاستی جێگای پرسیارە خەڵکێک دەڵێ بێکارم لە هەمان کاتە خەڵکی کوردستان داوای کرێکاری بیانی دەکات تا بێتە نێو هەرێمی کوردستان سەبارەت بەو کۆمپانیا و پارێزەرانەی کە لە ڕابردوودا کاری ڕەشیان کردووە و ناویان خراوەتە لیستی ڕەشەوە بەڕێوەبەری نشینگەی هەولێر وەزارەتی ناوخۆ دەڵێ یەک دوا مۆڵەتە بۆ ئەو کەسانەی کە خۆیان لە باز دزیوەتەوە یان ئەوانەی کە کرێکاریان هێناوە ئیقامەیان بۆ وەرنەگرتووە یان نوێیان نەکردوتەوە دەڵێن یەک دوا مۆڵەتە هەر کۆمپانیایەک و پارێزەرێک پابەندی بڕیارەکانی وەزارەتی ناوخۆ نەبێ ئەوە بێگومان ناوی ئەوانش دەچێتە لیستی ڕەشەوە تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەسپێت.